بەیانیتان باش گەنجانی خۆشەویست ئامادەبوانی بەڕێز هەموو لایەکتان بەخێر بێن. خۆشحاڵم لەگەڵ ئێوەی بەڕێز بەشدارم لە پیشانگای ئەم ساڵی کاردا دەکەم کە ساڵانە دەستگای ڕوانگە لە چوارچێوەی پرۆژەی ڕوانگە فۆرەسدا ئەنجامی دەدات. پێشانگەکانی کار لە جیهان گرنگی و بایەخێکی گەورەیان هەیە. تێدا کارخوازان ئەوانەی بەدوای کار دەگەڕێن و خاوەنکارانیش یەکتر دەدۆزنەوە و هەردوو لا سوودمەند دەبن. کارخواز بە دۆزینەوەی کار و دەستپێکردنی ژیان و ئەزمون و سەرەتایەکی تازە، خاوەنکاریش بە دۆزینەوەی کارخوازی لێهاتوو کە بۆشایی و پێداویستی کاری بۆ پڕ بکاتەوە. مایە خۆشحاڵیە دەبیستم ئەمڕۆ لە کاک عەبدوسەلام ڕوانگە فۆرەس ئەم بۆ ئەم ساڵ وای کردووە زیاتر لە 150 کۆمپانیا بتوانن لەم پێشانگایە بەشدار بن کە ناوی بەرچاوی بازار و ئابووری کۆمەڵگەی مەدەنی لەسەر ئاستی ناوخۆ و دەرەوە، زانکۆ، قوتابخانە، دەستگا و دامەزراوە و کۆمپانیەکانی بواری وزە، پەیوەندی و گەیاندن، بازرگانی، بواری گەشتیاری و بوارەکانی دیگە لەخۆوە دەگرێت. هەتا ئێستا ئەوەی کە کاک عەبدوسەلام باسی کرد زیاتر لە 1700 دەرفەتی کاریش بۆ گەنجانی کارخواز لەم پیشانگایە دەڕەخسێت. دەستخۆشیان لێ دەکەم. هیوام ئەوەیە بەردەوام بن و سەرکەوتوو بن بۆ خۆیان و بۆ کارخوازان. هەموو دەرفەتێکی کار تەنها بۆ یەک کەسیش بێت کارێکی گرنگە، ئومێد و ژیان، سەرەتا و ئەزمونێکی تازە بۆ کەسێک، بۆ خانەوادەیەک دەستەبەر دەکات. وابەستەیی بە نیشتیمانەوە و خۆشەویستی بە خاک بۆ خاک بەهێزتر دەکات. کار تۆی ئومێد و هێزی بەرگەگرتن و ڕۆبەڕۆبوونەوەی تەحەدیەکانی ژیانە. لە ناخی مرۆڤدا دەچەسپێنێت. کار بڕوا و متمانە بەخۆن و بەخۆبوون و کەسایەتی و خەونی گەورە لە لای کۆمەڵگا دروست دەکات. گەنجانی خۆشەویست، لە دوای ساڵی 2003ەوە هەرێمی کوردستان قۆناغی گەورەی ئاوەدانکردنەوە و بنیاتنانی ژێرخان و بەرەو پێشەوە چوونی ئابووری بەخۆیەوە بینی. بەدەیان هەزار دەرفەتی کار لە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان لە بواری جیاجیادا دروست بوون. لە ماوەیەکدا سیمای هەرێمی کوردستان بە تەواوەتی بەرەو باشتر گۆڕا. ئەگەر شەڕی داعش و قەیرانەکان نەبووە، بێگومان دۆخی وڵاتەکەمان لە هەموو ڕۆیەکەوە ئەمڕۆ باشتر دەبوو. کار و دۆزینەوەی دەرفەتی کار بۆ سەدان هەزار کەسی دیکە خێراتر و ئاسانتر دەبوو. وڵاتان کە تووشی شەڕ و قەیران دەبن وا بە ئاسانی نایەنەوە سەرخۆ. کاریگەری و دەرهاوێشتەی خراپی شەڕ و قەیران تا ماوەیەکی درێژ دەمێنن. لێرەش بۆ ئەوەی دۆخەکە بکەوێتە سەر ڕێچکەی خۆی پلان و کار و هەوڵ و ماندووبوونی دەوێ. ئێستا کە هەرێمی کوردستان لە قۆناغێکی تازەدایە بەرەو ئایندەیەکی باشتر هەنگاو دەنێت، دڵنیام دۆخی ئابووری باشتر دەبێتەوە، بازار دەگەشێتەوە، دەرفەتی کاریش بۆ گەنجانی کوردستان زیاتر دەبێت. بۆ ئەمەش پێویستیمان بە خۆڕێخستنەوە و ئامادەکاری هەیە بۆ قۆناغی داهاتوو. ئەزموونی وڵاتانی پێشکەوت و سەلماندوویەتی کە دۆزینەوەی کار تەنها ئەرکی حکوومەت نییە و کەرتی گشتی ناتوانێت هەموو دەرچوانی زانکۆ و پەیمانگەکان بخاتە کارەوە. کەرتی گشتی و کەرتی تایبەت و کۆمەڵگەی مەدەنی دەتوانن پێکەوە هاوکار و هەماهەنگ بن تاکو زۆرترین دەرفەتی کار دابین بکەن.
پێویستە لە هەرێمی کوردستان ئەو سێ کەرتە باشتر پێکەوە هاوکار و هەماهەنگ بن. دەبێ پلان و مێکانیزمی هاوبەشیان هەبێت بۆ ئەوەی هەرسێکیان بە باشترین شێوە بەشداری لە ڕاستکردنەوەی دۆخەکە بکەن. پێویستە هەر سێ دەستهەڵاتی سیاسی و ئابووری و کارگێڕی پێکەوە کار بکەن، پلان و ڕوانگە و کاری هاوبەشیان هەبێت بۆ ئەوەی کاروباری کۆمەڵگە لە هەموو بوارەکاندا باشتر بکرێت و وڵات بەرەو پەرەپێدانی زیاتر ببات. خوێندنی پێشەیی لە قۆناغی ئامادەیی و لە زانکۆش دەبێت گرنگێکی زیاتری پێ بدرێت و وەڵامی بازاری کار و پێداویستیەکانی هەرێمی کوردستان بۆ قۆناغی ئێستا و قۆناغی داهاتوو وەڵام بداتەوە. گەنجانی خۆشەویست، ئێوەش دەبێ سەرەتایەکی تازە لە بیرکردنەوە دەست پێ بکەن. بیرکردنەوەی تازە کەنە ئەرکێکی جددی خۆتان. دەبێ بیرێکی جددیتر لە کار و داهێنانتان بکەنەوە. دەبێ کار بکەن و هەوڵ بدەن بۆ هێنانەکای بیرۆکەی تازە، بیر لە کێشە و پێداویستیەکانی کۆمەڵگە بکەنەوە. هەوڵ بدەن بزانن چۆن چارەسەر دەکرێن. ئێوە دەتوانن بیر بکەنەوە و بیر بکەنەوە تا لە ئەنجامدا بتوانن ببنە داهێنەری کارێک بۆ خۆتان و بۆ دەیان گەنجی وەک ئێوە. بیرکردنەوە لە چۆنیەتیدا بیرکردنی پێداویستیەکان ماکی داهێنانە. ڕاستە ئێوەی گەنج خواست و خەونی گەورەتان هەیە، مافی خۆتانە داواکاری و خەونی گەورەتان هەبێت. مافی خۆتانە ژیانێکی باشتر بژین و پێداویستی و خواستەکانتان فراهەم بن. بەڵام دەبێ ئەوەتان لەبیر بێت کە ڕێگەی زۆر دووریش بە هەنگاوی یەکەم دەست پێ دەکات. ئێوە تازە سەرەتای تەمەنی ژیان و کارتانە. هەرگیز لەبیر نەکەن کە هیچ خەونێک لە شەو و ڕۆژێکدا نایەتە دی. خەونی ئێوە خەونی ئومێد لەسەر بنیاد بنێن، بەڵام ئەوە دروست نییە کە لە ڕۆژی یەکەمەوە چاوتان لە کارێکی گەورە بێت. نابێ پێت وابێ دەبێ لە ڕۆژی یەکەمەوە پلەیەکی کاریگەری گەورە وەربگریت. ئەمڕۆ با کارێکی ئاسایی قبول بێت، بە نەرم و بە سادەیی دەست بە کارێک بکە، ئەرکێک لە ئاستی تەمەن و خوێندن و توانای خۆتدا بگرە ئەستۆ. ڕازی بە دەرفەتێک کە ئەمڕۆ بۆ کار دەستت دەکەوێت. هەوڵ بدە و باش لەسەر کارەکەت بوەستە، داهێنانی تێدا بکە، ئەزمون و شارەزایی بەدەست بهێنە. اینجا دەبێت چۆن دەبینیت چۆن هەنگاو بە هەنگاو بەرەو سەرکەوتن و بەدیهێنانی خەونەکانتان هەڵدەکشێ. دەبینی چۆن ڕێگەی دوور هێدی نێزیک دەبێتەوە. ئەوانەی پەلەیانە و دەیانەوێت لە شەو ڕۆژێکدا بگەنە هەموو شتێک ناتوانن سەرکەوتوو بن. سەرکەوتن بە ئەزمون و تاقیکردنەوەیە، بە کەڵەبوونی کەوتن و شکست، بە هەڵسانەوە و بەردەوامیە بۆ سەرکەوتن. کات و ماندووبوون و شەو نخوونی پێویستە، هەوڵدان و بەرگەگرتن و لە خۆبوردەیی ئەوە پێویستە. سەرکەوتن و بەڕاستیکردنی خەونەکان بە فێربوون لە هەڵەی ڕابردوو پێویستە. خۆت هەوڵ بدە بە دوای کاردا بگەڕێی، ئەم کار و ئەو کار تاقیب کەرەوە تا خۆت لەو کارەدا دەدۆزیتەوە کە دڵنیای کە تێیدا سەر دەکەوی. گەنجانی خۆشەویست، ئێمە لە هەرێمی کوردستان قۆناغ و ڕۆژگاری زۆر سەخت و ئاڵۆزمان بەڕێ کرد. بە ئومێدەوە ڕوومان لە ئایندەیەکی باشترە، ئایندەیەک کە ژیانێکی باشتر و دەرفەتی کاری زیاتر بۆ گەنجانی وەک ئێوە دابین دەکات. ئایندەیەک کە ئێوەی گەنج و نەوەی ئەمڕۆمان سبەینێ قسەی یەکلاکرەوەی تێدا دەکەن. ئەرکی بنیادنان و بەرەو پێشەوە بردن و بەڕێوە بردن و پاراستنی دەکەوێتە ئەستۆی ئێوەی گەنجانی خۆشەویست. بۆیە بە هەر کارێک کە ئەمڕۆ دەستی پێ بکەیت، خۆت بۆ ئەو ئایندەیە ئامادە بکە. بزانە کە ئایندەی ئەم وڵاتە لە دەستی ئێوەدایە. دەمەوێت لێرەدا لە کۆتایی پیرۆزبایی لە هەموو ئەو گەنجانە دەکەم کە لەم پێشەنگایە شانسی دەرفەتی کاریان بەدەست دەهێنن.
هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم بۆ ئەوانەش کە ئەم جارە و لێرە شانسی بەدەستهێنانی دەرفەتی کاریان نەبێت با ناومێد نەبن کۆڵ نەدەن و بە گیانێکی گەنجانەوە بە دوای دەرفەتێکی دیکەی کاردا بگەڕێن گەیشتن بە خەون و ئامانج بەردەوامی و کۆڵ نەدانە سوپاس و پێزانین بۆ هەموو سپۆنسەر و هاوبەشانی ئەم پێشانگایە لە کۆمپانیا و لایەن و دەستگا و ڕێکخراوی ناوخۆیی و نێودەوڵەتی کە دەرفەتی کاریان بۆ گەنجانی کوردستان دابین کردووە سوپاس و پێزانین بۆ وەزارەتی هاروکاری و ئابووری و پەرەپێدانی ئەڵمانیا BMZ و دەستگای GIZ ئەڵمانیا کە بۆ کردنەوەی ئەم پێشانگایە هاوکاری پرۆژەی ڕوانگە فۆرەسیان کردووە سوپاسی هەموو ئەو هاوکاریانەشیان دەکەم کە لە هەرێمی کوردستاندا لە دوای قەیرانی دارایی و هاتنی نزیکەی 2 ملیۆن ئاوارە بۆ هەرێمی کوردستان دەستگای GIZ ئەڵمانی لە هەرێمی کوردستاندا پێشکەشی کردووە و دەمەوێت سوپاسێکی تایبەتیان بکەم کە لێرە سوپاس بۆ دەستگای ڕوانگە و بۆ هەموو ئەوانەی ڕەنجیان لەم کارەدا کێشەوە هیوای دەرفەتی کاری زیاتر بۆ گەنجانی خۆشەویستی هەرێمی کوردستان و ڕۆژێکی خۆش بۆ ئێوەی بەڕێزیش ئارەزوو دەکەم هەمووتان بەخێر بێن سوپاس